زۆربەی زۆری شتەکان قوتابیەکانمانە قوتابی خۆشەویستەکانمان کە بەشداریان کردیە بە تابلۆیەکانیان تابلۆ ڕەنجینەکانی دەستیان هەمان شێوە بەشداریان کردیە بە کۆمەڵەشتی تر لە دەست با بڵێن بەدەست دروستیان کردووە هەمان شێوە خواردنەکانی خۆمان کە خواردنی کوردیە هەمان شێوە بەشداریمان پێکردیە جگەلەوە کە جل و بەرگ و هەموو شتەکانی کە پەیوەندی هەیە بە کەڵتوری خۆمان کوردەواری ئێمە وەکو قوتابخانە بە هەموو شێوەیەکەوە بەشداریمان کردووە بە با بڵێن پلانێک هەبووە بۆ دامەزراندنی ئەو هەموو شتانێک کە ئێستا کە دەیبینین هیوادارم ئینشاءڵڵا ئەوە بەردەوام بیتن نەک لە قوتابخانەیمە لە هەموو قوتابخانەکانی تر هەوڵ دەدەین کە ساڵانە ئەو فیستیڤالە بکرێتەوە لۆ ئەوەی زیندوی بکەینەوە ئەو کەلتورەی خۆمان بەڕاستی ئەوە زۆر گرنگە زۆر میهمە لۆ نەوەکانی خۆمان کە بزانن کە ئێمە خاوەن ئەو هەموو شتانەینە من بەشداریم کردووە لە بابەتی فۆلکلۆری و ماوەدەکانی زیاتر ئیمن کلاسیکیە بابەتی منطقەی خۆمانە خۆشناوەتی بەڕاستی من نزیکەی 15 سال خولی ئەو بابەتە فۆلکلۆریم هەیە بەردەوام شتی فۆلکلۆری خڕ دەکەمەوە یعنی لە غزمەکان لە دۆستەکان بەڕاستی ینی زۆر غزم هەبووە لە شوێنێکی دوور بابەتی لۆ من هەرگرتووە پاش 2 ساڵی دەگەوە لۆتو مەرگێ بەس نەگونجاوە لۆت بینم هینایەتی دەستی خۆشبی بەڕاستی شتەکان زۆر زۆر جوانە زۆر حەزی دەکەم ئارەزوم ئەو بابەتەیە بەڕاستی بابەتی باپ و باپیرانمانە بەڕاستی ئاین شتەکانمان زۆر زۆر خۆش منیش پێم خۆش بەڕاست هەروە هەر خێرا لەبەر منداڵە چاوگەشەکان حەز دەکەن ینی سێری ئەو بابەتانە بکەن بەڕاستی ئاشنا بن کە زۆر منداڵ هەیە نازانی ئەو شتە چییە جیلی ئێستامان جیلی هەموو ئایپات و جیلی موبایلی جیلی ترە بەڕاستی یعنی داوا لە دایک و باوکان دەکەم ئەو شتانانیان ئاشنا بکەم بەڕاستی تەمەنی تێدایە 15 ساڵ تەمەنی هەیە 30 ساڵە تەمەنی بابەتم هەیە تا 100 ساڵش دەڕوە بابەتی زۆر زۆر جوانم هەیە شتەکانیش هەموو کلاسیشنە نرخیشیان زۆر بەرزە بەڕاستی ئەلوانەیە کەسێک بیتن ئارەزوی ئەو بابەتەی نەزانیتن نازانێ ئەو بابەتە چییە بەس ئەمەلی دەزانیت چییە بابەتەکە دەزانین چ بابەتەکە نرخەکەی چەندە هەروەک زانن کە پرۆسەی خوێندن لە ساڵێکی دوور و درێژ بەڕاستی پێویستی بەوە هەیە کە چالاکی بۆ قوتابیان بکرێت بۆی قوتابیان نوێ ببنەوە بۆی قوتابیان هام بدرێن بۆی بەردەوام لە خوێندن ئەو چالاکیە زیاتر لە بۆ ناساندنی کەلتوری کوردەواریە لە بەشەکانی جل و بەرگ و خواردن و هەندێک دابوونەری تەیە هەندێک کەلوپەلێک کە پێویستە بەڕاستی بەرنەوەی نوێ ئاشنا بکرێتن ئەمڕۆ قوتابخانە بۆ چالاکی هەستا و بە خۆشحاڵی و بەڕاستی پێم وابی زۆرە میوانەکان و قوتابیەکان زۆر پێ دڵخۆش بوون مامۆستاکان تەنها پاڵپشتی قوتابیەکان بووینە ئەگەنا وەکو ئەوەی کە مامۆستا زیاتر چاودێریان کردیە لەگەڵیان بوونە بەشی زۆری چالاکیەکان بە ئامادەی قوتابیان و بە هاوکاری قوتابیەکان بووە